ناوم دڵنیا دڵشادە بەیانی سەعات 3:30 بەیانیە دەرەچم بۆ سەر کار خێزاندارم ماتۆڕەکەم گەرمەکەم و دەرەچم لە موقعی ماڵەوە دەرەچم بۆ سەر کار دوکانەکەم لە گەڕێکی فەیلەقە انشاءالله بەناوی خۆی گەورە دەرگای خێری و بەرەکەت لە کارەکەمانەکەینەوە تەمەنم 39 ساڵە بڵێم زۆری تەمەنم لەسەر ئیش تەواو کردووە کاری جۆرا و جۆر کرێکاریم کردووە بارکردنم کردووە چای چێتیم کردووە ئیتر نازانم چۆن بەحسی کەم لە دەرمانی کوردەواری کارم کردووە چەند کارێکم جێبەجێ کردووە ئێستا ئەمڕۆکە لەخوا بەزیاد بێ وا خەریکی 3 ساڵ پێش ئێستا ناناوەخانەیە جوانم هەبوو ئێستا وا لەخوا بەزیاد بێ خەریکی ئەم کارەی نانەواخانە هی خۆمە منەتی تیانە سەیری دەسوپلی ئافرەتەکەی حەزەکەی نانەکەی دەستی خۆی حەزەکەی ئیشەکەی دەستی جێبەجێ بێ لە دەستیەوە وەریگری دەسو من پلی من وەکو سەلامی لێ هاتووە ڕەنگ و ڕووم وەکو سەلامی لێ هاتووە الحەمدوللا و شکر بەس بەڵام کاتێککە ئینسان خۆی ئەبینێ و کۆمەڵگاکەی ئەبینێ تۆزە زەحمەتە وەکو ئافرەتێ کاروبار جێبەجێکە لە هەوڵی ئەوەیە شتم هەبێ لێرە ئێستا حالیان نانی فڕنمان هەیە نانی مادەمان هەیە کە ئیکەنە ناو مجەمیدەوە نانی تیریمان هەیە ماستمان هەیە حەزەکەم بیکەمە قەیماغ و پەنیر و کاهی ئیشەڵڵا و لە داهاتووە ئیشەڵڵا یعنی دوای ئەم بەرنامانە ئیشەڵڵا ئیکەمە نانی بەیانی ئەمە کرێکارە بەیانی زوڕەتە بێ نانی بەیانی بۆ نمونە کاهیە قەیماغە بۆ نمونە هێلکەی کوڵاوە چاونانی لێرە بخوا و بچێتە سەرکاری بە سەعرێکی مناسب و باش ئینشاءڵڵا بەدوای کارە گەڕام کارێکم دەستکەوت لە ناحیەی لەیلان معمەل کاشەکەی لەیلان ڕۆیشتم بە ماتۆڕێکی بچووک خۆم گەیاندە ئەوێ کە گەیشتمەوێ هەموو جانم تەڕ بوو ساحب ئیشەکە زۆر بە گرنگی پێدام ڕوبەڕووم هات گوتی چ کارێکە زانی تۆ چ کارێک دەوێ گوتی چیت لە دەستێ بۆمان بکە منش دوای 3 ڕۆژ خۆم وا لێ کرد کە فێری سایقی شۆفڵ بم کاتێ هاتە سرم گوتی بەڕاستی 15 ساڵە ئافرەت زەلاممان لا هەیە وەک تۆ بە ماوەی 3 ڕۆژ وەک توی لێ نازانێ بە بۆنەی ئەم هەڵمەتە تازی کە دەست بە سەر ماتۆڕە ئەگیرێ ئەگەر ڕقەمی نەبێ و ئیجازەی نەبێ تۆزە کێشەم هەیە بەڕاستی نازانم چی لەگەڵا بکەم سەیرەکەم پارێکی زۆری ئەوێ طبعاً هیوادارم ئەوانەی کە باشتری لێ ئەزانن تۆزێ ئەم سەعرەی لێمان کەم بێتەوە داوە لە ئەو کەسانە ئەکەین کە ئەتوانن